لە کاتێکدا جیهان بە یاری ئاگرین و ئاهەنگ پێشوازی لە ساڵی نوێ دەکرد، کوردستان بە هەواڵێکی جەرگبڕی دیکە ڕۆژی کردەوە. هەواڵی ڕقبوونەوە و گیان لە دەستدانی گەنجێکی قەزای سەی سادق لە ڕێگەی هەندەران. ئەم گەنجە کە تەنها تاوانی گەڕان بوو بە دوای ژیانێکی شایستەتردا بۆ قوربانی و دۆخە چەقبەستوەی کە ساڵانێکە بەرۆکینەوەی نوێی ئەم نیشتیمانەی گرتووە. ئەم تراژیدیایە لە کاتێکدایە کە ژێرخاکی کوردستان بە ئاڵتوونی ڕەش و سەرخاکەکەشی بە یەکێک لە بەپیترین خاکەکانی جیهان دەناسرێت. بەڵام ئەم سەروەتە بێشمارە تەنها بۆ چینێکی دیاریکرا و دەستەبژێرێکی سیاسی بووە تەمای خۆشگوزارانی و زۆرینەی گەنجانی هەرێمەکەی لێ بێبەش کراون. لە کاتێکدا گەنجی کورد لە سنوورەکانی ڕێگەی هەندەران ڕق دەبێتەوە، منداڵی بەرپرسان لە گرانبەهاترین شوێنەکانی جیهان و لەژێر ڕووناکی ئۆتێلە 5 ئەستێرەکاندا ساڵی نوێ بەڕێدەکەن. ئەم جیاوازیە چینایەتیە قوڵە وێنای ئەو نادادیە گەورەیە دەکات کە وڵاتی کردووە بە دۆزەخێک بۆ هەژاران و بەهەشتێک بۆ دەسەڵاتداران. لەلایەکی دیکەوە ساڵانە هەزاران خوێندکار بە هیوایەکی زۆرەوە زانکۆ و پەیمانگاکان تەواو دەکەن، بەڵام لەبری ئەوەی ببنە سوتەمەنی بۆ ئاوادانکردنەوەی وڵات دەبنە سوتەمەنی لە ڕێی هەندەران یان بەکاری دەستگێڕی و تەنها لە پێناو بژێوی ڕۆژانەدا دوور لە بوارەکەی خۆیان لە سفرەوە دەست پێ دەکەنەوە. نەبوونی هەلی کار و پشتگوێخستنی توانە زانستیەکان گەنجانی ناچار کردووە ڕێگەی مەرگ هەڵبژێرن بەهۆی هەستکردنیان بە نامۆیی لە نیشتیمانی خۆیان. دۆخی سەختی بژێوی و بێکاری تەنها گەنجانی نەگرتووەتەوە، بەڵکو موچەخۆرانیش لە جەنگێکی بەردەوامدان بۆمانەوە. لە کاتێکدا ساڵی 2026 دەستی پێ کردووە، هێشتا موچەی 2 مانگی کۆتایی ساڵی 2025 دابەش نەکراوە. ئەم سیستەمی بەڕێوەبردنە بازاڕی کوردستانی تووشی ئیفلیجی کردووە. کاسبکاران تەنها چەند ڕۆژێکی کەم لە مانگدا ڕەنگی پارە دەبین و باقی ڕۆژەکان لە بێبازاڕی و بێئومیدیدا بەسەر دەبن. ئەوەی جێگەی سەرنج و تووڕەیی شەقامە دروستبوونی چینێکی میلیاردێری نوێیە کە سامانەکەیان لە هیچ پرۆژێکی پیشەسازی کوشتوکاڵیەوە نەهاتووە، بەڵکو لە ڕێگەی داگیرکردنی زەوی و نەوت و ئابووری وڵات و قۆڕخکاری حیزبیەوە کۆکراوەتەوە. ئەم سامانە دزراوە کە دەبوو بۆ ئاوادانکردنەوە و ڕەخساندنی هەلی کار خەرج بکرایە، ئێستا لە میدیا سێبەرەکان و ژیانی تاقانەی شازادەکاندا هەر ڕۆژێک لە وڵاتێک بە هەدەر دەدرێت. هەر کەسێکیش دەنگی ناڕەزایەتی بەرز بکاتەوە و داوای عەدالەت بکات یان ڕەخنە لە خراپ بەکارهێنانی ئەم دەسەڵاتە بگرێت، بە تۆمەتی جۆرا و جۆر ڕەوانەی کونجی زیندان دەکرێت و دەنگی کپ دەکرێت. ئەمەش نیشانەی شکستی مۆدێلێکی حکومڕانیە کە ناتوانێت وەڵامی پێداویستە سەرەتاکانی هاوڵاتیەکانی بداتەوە. هەر بۆیە تا ئەو کاتەی دادپەروەری نەبێتە هەناسەی ئەم خاکە و سامانی وڵات لە بری گیرفانی چەند کەسێک نەبێتە سەرخوانی هەمووان، باوەشی دایکانی کوردستان هەر دەبێت چاوەڕوانی لە ئامێزکردنەوەی تەرمی ڕێکبوونەوەی ڕۆڵەکانیان بن.